امانه لنافا هوليري تناديتن اف نافچه کس نزانه لودريج بلي بلافبونا بازي وترشو طوالي لودري خلكي برزغريكا نبونا افي هيا جبلي ويجي بشكدن يه خلكي برزغريكا طابونا كدنا عبدوان هيا ايرو تاكسي رمضان لنافچه کس نزان لهوليري دبا أمر صور ألمانيا هاتو أما نبي آين ألمانيا حالمانيا كذا ما نقرأ كدت بوتشنت كاجردت والله أول الدوام دار ساعتوني واسنا يا أكل وابيات سساق رقبة زارقية أكل دوق رقبيات إما أي خمان لقي أتوار شو نخوتونا لبر بآبي أوني عبر ناداتوا زكاز أيكره بعض زكاز نيت كان نايكره والله منها نايكره يا مدوم مالي باش ما ناكا بخواكتو شوار روجات من مال امان قاپا شوم دزنيوجا ام بيانيه دزنيوج بياني وتاشتنيوج منكردوه بو حكمت بيدنga لسر ام حموري خوتا بالي هدي والله من ما كشتي توجنا خوشيات وكشتي توج حسابات ولا امري خوتا بالي اي او جريتان كردو ولا لا ناحيه لا قايم دس يعني كلا خوشكم تلفون ولا زاداتي كاين قش بري ما فيك هاتينا ناحيه قش بري ما فيك هاتينا شارع واني قصه ما فيك سي دابا ما على مسؤوليه بألي ردا بن الشيكتم بألي لزيراب نربه با ما على مسؤوليه ألي رانا بيت با ام بيشا اوابت قبولكات ناكرايا بارك بو من المنصول يا ما هجار وفقيرين بوي او جيان معنا اما لا بيج مرقي داما وبا اوج بليم بيج مرقي هجار وداما وقرب الصلاة لديونا ولا بربي آلي رايان كربو سليماني اي خاكا نيتي كتم او بكري تو تنشي او ب 15000 قابولت وحم روجي بكريد يا مام قركت شوار روج جاري او مادي شوار روج جاري او جاري واي 20 دقيقه نيو ساعه دوای نییە بالا بەشی چی بکە ینی تۆ لە هاوی نەگەر زستان بێ کێشەمان نییە بەس هاوی نەگەر موبەریدەیش کە پێش نەفەر لە ئایلێک خۆی بشۆرێ بەشی چی دەکات ینی سێ ڕۆژ جارێک بچی گوتی 20 دقیقە چارێک ئامادە ئەویش بەخوای چارەکەش بە مەزوتی نایەت هەر بەشی موبەردەکەش ناکاتە ئێستا حالیان سڕی ئاوی خۆمانە تازە کابرا چوبەری داوە 10 دقيقة أومان هاتوا 5 دقائق نما أو تناعم تا سيروش كما أومان يعني بكرين تانك بربو نا تانتي تر باش الشيومان ناك براسي نية أو جني دراوسي مانيت بخوالي ردزنيو جاكري أما تين لو ديو قابوش تشوي نازان محل زبم حاوينا يعني دائما لنا وتبوتوزا حيوان يعني بوامان ليات وراكن بخوا براسي زور نارازين لحفتيك بيزخ أو هاتوا يعني براسي أما رازينين لمزها وفي أو زور خرابة أو نيا مو خلق أو كريت شنجاري كيشونة دائرية أو لا إسماعيل شونة لا مديري ناحية مقرقة مو بيش مرقة ما نسيش وبانزي لواجبة الحرسة بانزي كاش هلا مغلى حرسة يوم بس بيما نقري حرسة بيري لا مال بوش حرسي بحرسي أين أو في أو بانزي شو ولا خانقينا شهر ساعة كل ساعة خزاني تلفوني بقول أونية فخيرنا ليرة استراحتي هنا لا واجبش يوم اللي بين أقدر من 11 شو تابع يعني ليرة الشغل شو تابع يعني حرسي أين بيج مرقم خوم كارمدي آسایشم بس إشكال هر خوم أو إشكال يمو أو تا إمرواتو متولي أونية كاتي خوي برنامج بوسير رجارك دو كادج من أمان هو يستأصل رجارة أو نما بو بحفتي جاري يا مش جارة شو نتلاقي مديرنا شو نتلاقي مدي أو بلام أوانا رين بسر شاو كشي دواي راسش من لقلا لكن دوام لجلولاية مع شكم دم بكري سيارة برم بجلولا بيدم بأو يعني نازن شيء كأنه مجير ما خوارد وردين بينا من خم حفتيك واجب حفتيك لمالهم أو حفتيك لواجب وين يعني 20 دقيقة أو هاتوا هيج مالك ناتوان ب 20 دقيقة أو إدارة بكات دنيا الشرة عفوا تسلمك سناكم لسر أو الشرة ليرة درس لما كوجرة ليس أو دمي دايري في يوم الكجرة لسر علي كشرة لسر
ئەوێ یەک مانگە ئەو بەشڕ سلاح ئەو زەمان کوژرا ئەو زەخەڕ سلاح بینی کێ و کێ دروست بوو کوڕی مەگوت چوو بە میرایی گوتۆ بە ئەوم بۆ بەرنادەوە چەند جارەمە ئەم پێ دەڵێن ئەویش قسەی کردوانیش لیاندا ئەم ماڵەش گوتێتیەوە چێ لێدا خزمەکەمان گوتێتی ئەم من یەکسەر دەماچەی دەرهێنا بەسنجیەوەنەوە ئێستا پیاکەم گوتی تەوا بۆ لە خەسەغانەی ئاقل ڕەکمەت بۆ نایی چەند وەختە چەند هەموو ڕۆژێ دەچنە دایری هەموو ڕۆژێ دەچنە دایری ئاوێ باشە بەسەر چاو بە سێ ڕۆژان جارێک ئاو دێ ئاوەکەش 2 سەعات دینیوەی ماڵ بۆی دەچینیوەنا ئەوەی ئەو کوژراویشە ئاساییشە مەسئولیشە برای مدیری ئاساییشە ئەوەی کوژراوە چەمچەماڵین ئەو ماڵە ئەتۆ تخوا بە چویشدان قبول دەکا لەسەر 2 قسان هەستی دەماچەی دەربێنی لە زەلامی دێ یاخر حکومەت بۆ ئێستا لە خەستەخانە دیۆ جەنازەکەی دێنەوە چۆن دەبێت دەماچە دەربێت لە زەلامی دی بیکوژی نایەکی مدینایە لێرە خەڵکی خەڵکردەوە کێشەکەی پێ عاد نەکراو گەیشتە زەلام کوشتنی تو فەرمانبەری لە وەزارەتی ناخۆ نامە بەڵێ کارەمەداری کارەبام تو لێرە ماڵم لێرەیە بەڵێ مشکلەتان چی هەیە لێرە مشکلی ئاو کێ لێرە بۆ بزانە کەس هەمووی لە خستخانەیە سەوە جەنازەکە دێنەوە لە پێناو شەڕی داعاشا نەبووە لە پێناو ئاوی نەبووە بەخۆ کارمەندی ئاسایشە بەلاشی لە ئاسایشە تێدەگەی ئەو ماڵە تەقیانە کرد و برینا بە کوژراوە تەواو بوو لە خستخانەی تەواو یەک کوژراو هەیە ئەکەی نازم چەند برینداریشێت چەند 2 3 دوو برینداریشەیە کێشەی ئەو کێشەیەک نییە کە تازە سەری هەڵدابی کێشەی پێشترە کەەوە زۆرترین کە ئەوەی کەم و کوڕیش هەبی کارەبایە یعنی کارەبامان ئێمە زۆر خراپە بەنسبەت بیرەکانی ناو کەس نەزان چکە هەموو بیرەکان بە کارەبای نیشتیمانی ئیش دەکەن ئەو ئیمکانێت جارێ لە بەردەست نییە بەڕاستی ئەمە یەکێکە لەو دیمەنانەی کە من لە ناو کەس نەزانم بینی هەبوونی پەز و تەش ینی تەواڵەوەشتانە ئێمە هەبوونی پەز ڕاستە لە بەڵام لەسەر شۆستەکان و جادەکان کەمترە لەوەی کە من ئەوە یەکەم جارە کە دێمە کەس نەزان پەس ببینم لە ڕێگا یەکەم جارە لەناو ماڵەکان هەیە ڕاستە بەڵام ئەوانە پێشتر حەساریان هەبووە ئێستاش هەیەە ئێمە بەدیری ئەوەمان دۆزیوەتەوە کە شوێنیان بۆ دابین بکەین شوێنیان بۆ دابین بکەین لەوێ بگوازرێنەوە زۆر بەڕاستی ناخۆش بۆیە ئەوەمان دەوێت هاتینە لای جەنابتان لای کاگەسماعیل لای جەنابەت ئێمە هاتینە لاتەوەتان ئەو کێشە چارەسەرکەن محاولەکەن لەگەڵ ئەو لێرە لەگەڵ کۆمەڵەش تا یەکشەمەی داتوێمە کۆمەڵی خەڵک کۆمەڵی ئەفسەراتین لای بەڕێزان دووسمان کارەسا دروست نەبێ بەڵام ئێمڕۆ وای لێ هاتووە خەڵکەکە وە لەسەر وەزەی کارەسادەوا دروست بوو ئێمە لیژنەیەکمان دانا کە ئەوڕۆ دەست بەکاربی بەڵام ئەو ئەمە چ لیژنەیە کە دەست بەکارە بێ کاک جەمال ئەو لیژنەیە ئێمە دامانداوە هەر شوێنە لە هاوڵاتی نوێنەرێکی هاوڵاتی لێ دەستنیشان بکرێ لەگەڵ موختار لەگەڵ دایرێ ئاو لەگەڵ میرا بۆ ئەوەی هەموو ئەو قەفلانەی کە کاتی سڕێ ئاویان هەیە وەکو یەک بکرێتەوە خەڵک پێشینەیە لەگەڵ ئەم مدیریاوە ئەم مدیریاوە هەر جارێ بووە بە مدیری ئاو ئاوی کەسا خراپ بووە هەر ئێستا سەرێ ئاوی و گەڕەکەی ئاوی نییە فەرموو یعنی ئەمە بەڕاستی وای لێ هاتووە لە جامەکە تەواو تێپەڕی کردەوە ڕژاوە حرمەتمەی هەر لیژنێ دانرێ لیژنە ئەگەر خۆت سەر ئاوە چۆن لە کورداری کوتکەکەت بەسەری وە نەبێ دەڕا بە گەندەڵی تەجاوزی سەرابێتە برای من کون نەکردین یەک بۆریژی کون نەکردیە بەس بۆریت کونکری هەنا بۆریت کونکری خەڵکێکی کون کرە تەجاوز هەنا تەجاوزی ڕەنگە هەبێت باشە بۆ چڕێکی لێ ناگرن من 6 مانگات ئەی پێش تۆش ئێمە ناڵن ئەمە من ئەوەی کە من بە ئەرچی خۆم زانیە لەو فترەیە کە هاتوومە ئێرە من
متابعي براسي زياتر عاوم كذا لقيت كهرباء باش أويك أما تايتش حل نبوة هندش شي حلبو هندش شي ماوە ئەو گەڕەکانەی ئێستا ئاویان کەمە بەڕاستی ئەوەندە کێشەی گەورە نین بەڵام کێشەی زۆر گەورە نین کە بێت بە کاملی کەس نەزان ئاوی نییە ئایا ئیشی قفلەکان بووە ئایا پێشتر شەبەکەکان تاوانە بەڵێ ئیشمان کردووە حەل بووە دوای ئیش کردو لەسەر قفلەکان ئەم ناڵێ بۆسە تۆ ناڵێ مەسەلە کێشە بیرەکانە بۆ من ئاو نییە خەڵکی ئێرە تەسحی داوە خەڵکی ئێرە مانووە ناوێ بچێتە سەرجادە ئەگینا خەڵک بچووە سەرجادەم کێشە ئێسەوای لێنیان گەشتوەتە ئەوە خەڵک بکوژێت لە کەس نەزانە لە 11,000 ئێمە ڕجامان کرد ئێستا ئەوانە تێگەن مشکلەکە چییە بە ئەوی چووی باس نەکەین باوی ئێستا پیاوێک کوژراوە لەسەر ئێستا ئەم گەڕاکە مافی ئەوە هەیە کە ئاوی هەبێت ئاوی نییە بەردە دەریتەوە ئێستا دەمێکی دیکە حوزشە دەکرێتەوە ئەو ڕوو سڕێوانە حتا سعاتێکی یەکی شێوێ سڕی 11 چکە ئەمە سێ شەفمانەیە مشکلاتە چێت و بشە بە تەوزیعنەکەی مشکلەمە ئەوە بیرینمە تیشێک بی لێرەژی کە زان ئاستی ئەوەی کەمە کارەبامەت بڕێت شەوانە کارەبا 4-5 ساعتا چیت کە کارەبا بیتە باردەوام فەرقێکی دێکرد 3-4 بیری تیشێک مێتەی مە داوا کرد کە بێنەوە لێدانەوە وەکو بەدی کە دەستێکەیە چارەسەری هەگەر کارەب دەنەبیتن تو ئاوێ بدەیت تا ئاو ژینینە چارەسەری چییە تو نوکە ڕێبەرێوێ ئاوێ کارەبا دەبی بیتێ بەردەوام هەروەکی پار و پێرا و بەتر وەزارەتە کارەبا بەری ئازی چوە لاڵە قارەمانجی کە مدیر عامێ وەزارەتەیە و حسێن ژیرگە دابی بەسەوان چییە گوتە دێ جواب بدەینەوە کتاوژی ماکرد المحافظەی ئەوە تقریبەری 15 ڕۆژ 20 ڕۆژە هەتا نوکە جواب نهاتیە ئێمە هەکە 15 ڕۆژێت ڕەمەزانێ چوون و 15 ڕۆژێت هاوینێ چوون و بلاو پشینگە نەهێت پشینگە دەچراوێکە ئێوە هەموو شتێک دێخنەسە ئێرە خۆی هاوڵاتی دەبی زۆر هاوکاربی لە چیە هاوکاربی هاوکاری ئیدارە بێ چ بکەن ئید هاوکاری داکەن ئەو هەموو تەزاوزەی کاتی خۆی کە ڕاکێشراوە ئێستا بەناو کەس نەزاندا بڕۆ لەوانەیە هەر ماڵی سێ خەتی دێ باشە اینجا ئەو کاتە ئیشی حکوومەت دێت کە ڕقابە بکە پۆلیس دێت ئەبڕێ و تەجاوزەکانی ئێستانی هی بەری 100 ساڵ بێ یەکێک دێت ئەم پۆلیسەیە پۆلیسێکی ترە دایرەی تویە دەرەی جێناتانە دێت ئەو تەجاوزە قەتاکە ئەگەر هاوڵاتی لە تەنیشتە خۆی جیرانەکەی ڕابکێشی ئەگەر خەبەرمان نەدا خەبەرمان بدە بزانە ئیزراعات دەکەین یان زۆر تەجاوز دە باش ئەوە هاوکاریتانەکە ئەمە حەلی دوام ئێمە بەنسبەت خۆمان هەموو ئیش خۆمان کردووە ئاگاداری سەری خۆمان کردیا کتابمان کردووە نووسراومان کردووە و موافقاتیشمان هەیە ئێستا زیاتر لە 5 بیر وابزانم نووسراوی بۆ کراوە باشە یعنی ئەمە کات دەبیر مامۆستاوانیە ئەو دەبیرە بەلایانی کەم و پارەیەکی زۆر لەسەر حکومەتەکەوێت ئاوی فرازەکە نهاتوە تا شاوەیس ئەگەر حکومەت لە خەمی ئەوایە کێشەی ئاوی کەسان بنبڕکات بۆ ئاوی فرازەکە لە شاوەی سەوڕانا کێشەتێرە یەک جار بنبڕ بکرێت ها کە کولفەیەکی تریش لەسەر حکومەتەکەوێ موەزەفی ناوێ هەرەسی بیری ناوێ کارەبای ڕئیسی ناوێ یعنی ئەمانە هەموو لە کۆڵی حکومەتە بێتەوە کاکە داوا دەکەین هەموو بیرەکانی کەس نەزان کارەبای فول بێ ڕئیسی بێ بۆ ئەوەی بتوانین ئاوی دابین بکەین بۆ هەموو خەڵکی کەس نەزان ئێستا وەزارەتی کارەبا ئەو معاملە لە ناو دەستی کێ لە وەزارەتە لە دەستی قارەمان کێ لە وەزارەتە مدیر عامەش کاک حوسێن چوونی باشی؟ زۆر سپاس من شەهیانم لە ڕوودا و تەلەفۆنی جەنابتانەکەم زۆر سپاس دەست خۆش بێ زۆر سپاس بەرنامەی تاکسی ڕەمەزان ئێستا لە گەڕەکی کەس نەزانم کاک جەمال مدیر ناحیە کاک اسماعیل بەڕێوەبەری ئاوی کەس نەزان لەگەڵمانن لێرە مشکلەی ئاو هەیە 3-4 ڕۆژ جارێک ئاو دێت بەڕێوەبەری ناحیەی بەڕێز و کاک اسماعیلیش ئەڵێن کارەبامان نییە لە بیرەکان باوەی ئاو بدەین بە خەڵک ئێستا ئێمە ژمارەیەکی زۆر لە خەڵک لەسەر جادەین لە پێش کامێڕین حەزەکەین بزانین بۆچی کارەبای بیرەکان نییە لە کەس نەزان کارەبای بیرەوەکان لە کەس نەزان بە نزیکەی 19 تا ژمێر لە شەو ڕۆژێکدا کارەبایان پێدەدرێت بەڵام هێڵی تایبەتمان بە بیرەوەکان نییە کە هیچ جێگایەکی دیکە هیچ هاوبەشێکی دیکەی لەسەر نەبێت بتوانین لۆیان بکەین بە 24 کاتژمێری ئەو هێڵەی کە کارەبا دەگەێنێت بە بیرەوەکانی کەس نەزان چەند جێگایەکی دیکەی کەسی تایبەتی لەسەرە
لەبەرەوە ناتوانێت کارەبایەکەی بکرێتە 24 کاتژمێری لەگەڵ ئەوەشدا ئێمە نووسراومان بەردەوە بێتە وەزارەت و بابەتەکەشمان ڕوون کردەوە لە وەزارەتی کارەبا هەبوونی کارەبا لە بیرئاوەکانی کەسەدان جیاوازی هەیە لە جێگایەکانی دیکەش بەڵێ چ جیاوازیەک هەیە؟ جیاوازیەکەی ئەوەیە ئێستا نزیکەی 19 کاتژمێر کارەبا دەبێت یعنی لە هەموو بیرەکانی تر زیاتر؟ بەڵێ لە هەموو بیرئاوەکانی دیکەی ناوخۆڵێ زیاتر کارەبای بکرێت دەبێت بیرئاوەکانی دیکە بەنگە دیکەی 15 کاتژمێر بەڵام بەڕێوەبەری ئەو ئەڵێ ئەمە بەشی ئێمە ناکە ئەبێ بێتە بە 24 کاتژمێر دروستە منیش باسی ئەوەم کرد ئەگەر بێت ئەوان بتوانن گەڵێکی تایبەت بە خۆیان ڕابچێشن بە بیرئاوەکان ئەو کات ئێمە دەتوانین لۆیان بکەین بە 24 کاتژمێر ئەمە بە مدیر ناحیەکرێ؟ نەخێر ئەوە لەگەڵ ڕێزمان دۆ جەنابی مدیر ناحیە کاری مدیری ناحیە نییە ئەوە کاری بەڕێوەبەرایەتی ئاوە کە کارەبا بگەینێت بە بیرئاوەکان ئۆر پێرار بەتر پیراسەلەکان دیکە هەتا 2008 کارەبامان 24 ساعت بوو نەبراوە هیچ کاتێک فیدەری 24 کاتژمێری نەبوو تایبەت نەبوو بە بیرئاوەکان و هیچ جێگای دیکەی لەسەر نەبوو ئێستا ئەبێ ئەوانە چی بکەن؟ ئێوە وەکو ڕێبەراتی کارەبای هەولێر چ داواکاری لە ڕێبەرەتی ئاوەکەن بۆ ئەوەی ئامادە بکەن بۆ ئەوەی ئێوە کارەبا 24 ساعتی بدەن بەوان بەڕێوەبەرایەتی ئەو ئەگەر لەسەر بودجێ خۆیان بتوانن هێڵێکی تایبەت ڕابچێشن بە بیرئاوەکان ئەوە ڕەنگە گرفتەکە هێندێک چارەسەر بکات دوارە بە داواکاریەکەی فەرمانگەی کەسنەزان کە لە ڕێگەی بۆمان هاتی ئێمە بەرزمان کردەوە لۆ وەزارەت و لە وەزارەتە و لەژێر دراستدایە دەبێت بڕیار بدێتن لە وەزارەتمانەوە ئەو جێگانەی کە کەسی تایبەتن لەبەر بۆ چارەسەری کێشەی بیرئاوەکان بە ناچاری دەبێ ئەوانش کارەبای بەردەوامیان بکرێت. کاک اسماعیل ئێستا تۆپەکە لە گۆڕەپانی ئێوەیە نوکە حەلەکە هەرەبێت بێژیتن بلە خەڵکی کێشیتن خۆی حەلی ما ئەوە جارێ و دووسێ مانگانە بدەنەمە کارەبا بەردەوام هیچکەیتە چ کرێ بوو کارەبا بەردەوام بێت ئەمە کتابە کرێ و دی ئۆلیڤیە وەزارەتێ هیوە وەزارەت فامۆسە دەلیڤیە منین هێدەوی من بەچکەی چ حەلی دیکەنە ئەوە چەند ڕۆژەدا کتاب چێگیری کاک ئیسماعیل مانگێک هەیە مانگێکە لە چەند جا مراجعە کردی سەروەی دەبێت وڵا زۆر جا نها خەڵک دەخوازشمەتی ئاوکەدا ئەوژی ئاوێل گوڕ پێدوی نادەن چ حجەت بیدن چ بیانو بیدن ئێوە وەکو سەرروکێ یەکیا ئیداریا بێ ناوچەیە هوندە چکەن پلانی ئێوە چییە؟ پلانی ئێمە لەگەڵ چی ئەکەن لە واقع ئێمە لە واقع لێنەیەکماندانەوە سەرپەرشتی هەموو قەفلەکان بکرێت سەرپەرشتی هەموو بیرەکان بکرێت یعنی حەلی ئێستا سەریع إلا أو ما كذا كريت جدول كاش بريك وبيشي هو توزيع بكري أما زاري حلي سريعة أواني تر لبرنامج أبي آخر مشكلة حيوان دارية مشكلة حيوان دارية أمانة باسكن حتى إستا كزناته بلاي حيوان مني إزعاج كده ولا زيران شهرواني أقداره مدينة حي بيشي أو أقداره عريزي دراوة بيي متنارت بيي طلم سروكي شهرواني أقبل مني ود برو درمان بكوا ميو بيدي باب توبي بياني خمس بلا بياني خمس بلا عريزة ددن بري حيوانك إمنا باشا أوا إما إجراءات يا سعيدة كي لقى شهرواني لقى شهرواني قطعة تبريد نال احتياجي بين خوشة